هەر لەسەرەمە کە هیومان ڕایتس وۆچ داوا دەکات لە سووریا ڕێز لە مافی مرۆڤ بگیرێت و خەڵکی سڤیل پارێزراو بن. بەڕێز بەسام ئەحمەد بەڕێوەبەری جێبەجەکاری ڕێکخراوی سووریون بۆ لێکۆڵینەوە و دادپەروەری لە ستراسبۆرگی فەڕەنساوە لەگەڵمانە. بەڕێز ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. کۆبانێ ینی ڕۆژانێک گەفسانی داعشی تێکشکان ئێستا ئابڵۆقە دراوە، ئەمە ڕازگۆیی جیهانی ناخاتە بەردەم پرسیارەوە، نایخاتە ژێر مەترسیەوە. بەڵێ شەو باش، سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانی باڕێز و زۆر سپاس بۆ میوانداریە هاڵباتە. ناوچەی کۆبانێ زۆرینەی کووردە ناوچەیەکی دابڕێنراوە، هەروە دەکرێت بگوترێت کە ناوچەیەکی گەمارودراوە. زۆرێک لە راپۆرتەکان ئاماژە بە دۆخەکە دەکەن، لەوانەش راپۆرتی هیومەن ڕایتس وۆچ کە باس لە بڕینی ئاو و کارەبا و ئەو شتانە دەکات کە خزمەتگوزاری لەسەر زۆرێک لە خەڵکی بڕیوە، هەروەها بڕینی کارەبا و ئاو لەسەر خەڵکی مەدەنی بڕاوە بە ئەمانە وەک تاوانی جەنگن. هەمان راپۆرت هیومەن ڕایتس وۆچ باسی ئەوە دەکەن کە ڕێز لە مافەکانی مرۆڤ ناگیرێت و ڕاڕەوی مرۆی ناکرێنەوە بۆ گەیاندنی هاوکاریەکان و پێداویستە سەرەتاییە مرۆییەکان بە تایبەت ڕووداوەکانی ئەو دواییە و ڕوبەڕووبوونەوەکانی نێوان هێسەدە و هێزەکانی حکوومەت لە وەرزی زستاندا بۆ ئەمەش وای کرد کاکردە سەربازیەکان بابەتەکەی زۆر سەختتر کردووە بە تایبەت کە ئێستا ڕێژەیەکی بەفری زۆر باریوە و پلەکانی گەرمەدا بەزیون و کاریگەری لەسەر منداڵان و هەموو هاوڵاتیان هەیە. هەموو ئەو شارانەی کە دەکەونە سەرهێڵی سنوور لە قەیرانێکی مرۆیی خنکێنەردا دەگوزێرن، هەروەها بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرماش نەک تەنیا سەربازی. زۆر باشە بەڕێز بەسام ئەحمەد، ینی ژێرخانی تەندروستی ئەو شارە لە چه ئاسێکایە؟ ئەتوانێت وەڵامی یعنی نەخۆشیە کتوپڕ و لە ناکاوەکان بداتەوە؟ بە تایبەتی ئێستا هێرشەیە بۆ سەر کۆبانێ، ناوبەناو هێرشەیە بۆ سەر گوندەکانی کۆبانێ. ئەگەر هەر کەسێک هاوڵاتێکی سیڤیل بکەوێتە حاڵەتێکەوە حاڵەتێکە بەرگولە بکەوێت یان لەو شەڕەدا زیانمەند بێ، ژێرخانی تەندروستی لەو ئاسایە بتوانێت بە پەلە چارەسەری ئەمە بکە؟ هەڵبەتە ئێمە باسی دوو خاڵی سەرەکی دەکەین لە ناوچەی حەسەکە و قامیشلو، هەروە لەگەڵ ناوچەی کۆبانێ. دۆخی تەندروستی لە کۆبانێ زۆر کاریگەر و هەستیارە و ژمارەی پسپۆڕانی پزیشکی و هەروەها خودی پزیشکان و نەخۆشخانەکانیش سنووردارە، توانای دەسەڵاتیان سنووردارە و هەروەها گوێبیستی مردنی چەندین منداڵ و هاوڵاتیانی مەدەنی دەبین کە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و پێداویستی تەندروستیەوە ڕوبەڕوویان دەبێتەوە. حەسەکە ئەگەر دەبینین لە حەسەکە زۆر باشترە لە ئاو، لە کارەبا، لە هەموو شتێک، لە پێداویستی پزیشکی ڕاڕەوی مرۆیی هەیە بۆی دەچن. بۆیە ئێمە داوا لە نەتەوە یەکگرتوەکان دەکەن بە شێوەیەکی سەرەکی ئەمڕۆ کە راپۆرتەکان لە راپۆرتەکانیان زیاتر تیشکبان ئەسەر ئەو ناوچانە و هەروە ڕێگەکردۆرێک بکەنەوە لە ناوچەکانی حەسەکەەوە پێداویستی بگاتە کۆبانێ و دەرباسی و ئەو شوێن. زۆر باشە و پێداویستیانە تا چەند لە قەبارەی ئەو زیانەیە کە لە کۆبانێ هەیە، تا چەند لە قەبارەی ئەو برسێتی و نەهامەتی و بێ خزمەتگوزاریە هەیە کە لە کۆبانێ هەیە؟ بە دڵنیاییەوە لە ئاستی پێویستدانیە ئێمە باسی هەندێک کاروانی مرۆیی دەکەین. نزیکەی 130,000 کەس ئاوارە بووینە و ڕۆژ بە ڕۆژ ئەو ژمارەیە ڕوو لە زیاد بوونە. ئێمە دەزانین کە ڕۆژانە پێویستیان بە پێداویستی زۆر زیاتر هەیە. ئێستا کە لەسەر ناوچەکانی سنوور هەرچەندە پێداویستی مرۆیی ڕەوانە بکرێت، هێشتا لە ئاستی ئەو پێویستەدا نییە کە خەڵکەکە پێویستیان پێیەتی. دەبینین خەڵک لە ناو قوتابخانەکان، لە ناو دامەزراوەکانی دیکە لە هەموو شوێنەکان بڵاو بوونەتەوە، بەڵام هێشتاش جێگەی لە خۆگرتنی ئەو هەموو ژمارە زۆرەی ئاوارەکان نییە لەو ناوچانە. زۆر باشە، ئەنی دۆخی مرۆیی لێ بە شێوەیەکە کە ئەنی ئاسان نییە هەستپێکردنی. چۆن ئەو ڕێڕەوە مرۆییە بەردەوامی پێدەن ینی هاوکاریەکانە گەیەندرێتە کۆبانێ؟
ئایا هیچ ئامادەیەکی نێودەوڵەتی تایبەت هەیە کە ڕێکخراو بێت و ڕۆژانە هاوکاری بگەێنێتە کۆبانێ؟ هەڵبەتە لێرەدا ماوەی 15 ڕۆژی ڕابردوو هودنەیەک هەبوو بۆ ئاگربەست و پێویست بوو لەو ڕۆژانەدا کە ڕاگەیەنرا وەکو ئاگربەست پێویستە نەتەوە یەکگرتووەکان بە دەرفەت وەریگرتبایە بۆ ئەوەی پەلەی کردبا لە ناردنی هاوکاریە مرۆیەکان بۆ ئەو خەڵکە، بەڵام تا ئێستا ڕێژەیەکی زۆر کەمی پێداویستیەکان گەیشتونەتە خەڵکی کۆبانێ. پێویست بوو کاروانەکە زۆر بە خێرایی و بەلاس ڕووی لەو ناوچانە کردبوو ئەوەی کە گەیشتووەتە قامیشل و ئەوانەی کە گەیشتوتە ناوچەکانی دیکە. وەک دەزانین دەستگای خێرخوازی بارزانی درێغی ناکات لە گەیاندنی ئەو هاوکاریانە بۆ هیچ شوێنێک، بەڵام پێداویستیەکان زۆر لەوە زیاترن کە ئێمە بیری لێ دەکەینەوە و دۆخەکە لە ژێر کۆنتترۆلدا نیە. پێداویستێکی زۆری مرۆیی پێویستیان پێێتی، پێویستە کاروانەکان چڕ بکرێنەوە لە پێناو ئەوەی هەموو پێداویستیەکان دابین بکرێن. زۆر باشە، بەشێکی زۆر لە ئاوارەکان چوونە کۆبانێ بۆی ڕۆژی نەوچەکەەوە بەگشتی ئێستا و ئەوارانە ڕۆژیان چۆنە. ئێستا کۆبانێ دۆخێکی زۆر هەستیار و خراپی هەیە. باڵێ ئاوارەکان بە شێوەیەکی سەرەکی ئەوان لە گوندەکانەوە ڕوویان لە کۆبانێ کردووە، بە تایبەت لە باشووری کۆبانێ زۆربەیان ئەوانن کە چوونەتە لای کەس و کارەکانیان و بەشێکیان چوونەتە ناو دامەزراوە ئیداریەکان. هەروەها چەندی کردە ڤیددیۆیشمان بینیون هەمویان ئاماژەکان ڕوون و وازحن و من پێ دەڵێم کە بە شێوەیەکی سەرەکی خەڵکێکی زۆر ڕوویان لە کۆبانێ کردووە و ئەو شەپۆلە ئاوارەیە هاوکات بووە لەگەڵ شەپۆلێکی سەرما و بارینی بەفر و نەبوونی کارەبا و نەبوونی ئاو خزمەتگوزاری و بە شێوەیەکی گشتی کە جێگەی داخە دیمەنەکان. بەڵێ بەڕێز بەسام ئەحمەد بەڕێوەبەری جێبەجەکاری ڕێکخراوی سووریون بۆ لێکۆڵینەوە دادپەروەری لە ستراسبۆرگی فەڕەنسا و لەگەڵ ما بوو. سوپاس بۆ تۆ.